لەبەرەوەی کە تاکو ئێستا گەشتگوزار بە خۆی تەنانەت خاوەنی وەزارەتێکی سەربەخۆی تایبەت بە خۆی نییە، تاکو ئێستا بەشێکین ئێمە لە وەزارەتی شارەوانی و گەشتگوزار هەر ئەوما پێ دەڵێ کە گەشتگوزار خۆی بۆ خۆی ئێشتا نەکەوتە سەر پێی خۆی و ئێشتا لە سەرەتاکانی کارکردنی خۆیدایە و ئەگەر حکومەتی هەرێم لە سەرەتای کارکردنی خۆی لە دوای ڕاپەڕینی 1991 ئەگەر بە گرنگیەوە کاری لەسەر کۆی کردەکانی تری حکومەتی هەرێم کردەوە چۆن گرنگی بە کەرتی تەندروستی و ئاو کارەبا و کۆمەڵی لەم بابەتانەدا کە ئێستا وای کردووە لە کەم گوند هەیە لە سەرانسەری هەرێمی کوردستاندا کە تۆڕەکانی ئاو و کارەبا و ڕێگەبانی پێنەگەێنرابێ ئەگەر لەو کاتەوە بە هاوشان لەگەڵ هاوتەریب لەگەڵ کۆی کردەکانی تردا حکومەتی هەرێم گرنگی بە کەرتی گەشتیاری بدایە، ئێستا هەرێمی کوردستان هەرێمیشی 100% گەشتیاری دەبوو، هەرچەند ئێمە ماسەرپلانی گەورەی گەشتیاریمان هەیە کە ئەو ماسەرپلانە پێمان دەڵێت تا ساڵی 2025 کە کۆی پلانەکان پێی زۆر بوو جێبەجێ بکرێ، بەڵام بۆی قەیرانی داراییەوە بەشێک لە کار و پرۆژەکانی ئێمە ڕوبەڕووی وەستانی خۆت سزبوون بووتەوە. ئەگەر ئەو گرفتانەمان نەبووە و ئەو لەسەر کارەکانی خۆمان بەردەوام بووینە، ئەو بەدڵنیەوە تا ساڵی 2025 حکومەتی هەرێم یاخود هەرێمی کوردستان لە هەرێمیشی نەوتفرۆش و بەدڵنیەوە دەبوو بە هەرێمیشی 100% گەشتیاری تا گوێسا حکومەت بۆ خۆی خاوەنی پرۆژەی گەشتیاری گەورەنیە لە سەرانسەری هەرێمی کوردستاندا. ئەوەی کە هەیە کۆمەڵێک پارک و باخی زۆر بچوشی هەیە کە دەدات بەکرێ و بە ئیجاری ساڵانە یاخود بە جۆرە لە جۆرەکان دیدا بە بەرهێنەران تا بەرهێنانی خۆیان تێدا بکەن. ئەمە گرفتی سەریشیەکە حکومەتی هەرێم چاوی لە دەستی و بەرهێنەران و کەرتی تایبەتە تا پرۆژەی گرنگی گەشتیاری بکەنەوە و هەمومان دەزانی کە کەرتی تایبەت و بەرهێنەران هیچ کاتێک سەرمایە گەورەکانی خۆیان لە پرۆژێکی دوورەدەزان ناخانە گەڕ ئەگەر دڵنیا دەبن کە 100% لە ماوەیەکی زەمانی کەم و بە بودجەیشی کەم داهاتێکی گەوریان بۆ ناهێنێت. ئەمە وای کردووە کە ببینین لە ناو سنتەری شارەکاندا زۆرترین پرۆژەی گەشتیاری هەیە کەرتی تایبەت و بەرهێنەران، بەڵام لە ناوچە دوورەدەستەکان و ناوچە شاخاویەکان و ناوچە گەشتیاریەکان دەبینین پرۆژەی گەشتیاری بوونی نییە یاخود زۆر کەم.